سڵاو هاوڕێیان، بەخێر بێن بۆ ڤیدیۆی ئەمڕۆمان. هیوادارم لە هەر جێگایەکان حاڵتان باش بێ. واتە ئەمڕۆ حاڵتان ئەوەندە باش بێ کە تاقەتی سازکردنی کێکێکی خۆماڵی و بەردەستان لەگەڵ من هەبێ. دەهەستن با پێکەوە ئامادەی بکەین. ئەمڕۆ دەمان هەوێ کێکێکی سادە و ساکار و بەردەست ئامادە بکەین. ئەویش چییە؟ کێکی سێوە. کێکەکەمان پێکاتەکەی سادە و ساکارە. بەڵام بڕواتان هەبێ پڕاوپڕە لە بۆن و هەستی خۆش. واتە نابێ زۆری فکر لێ بکەینەوە، واتە نابێ زۆری بیر لێ بکەینەوە. تانیا دەبێ دەست بەکار بین و قۆڵی هیممەتی لە هەڵماڵین. سەرەتا چاوێک دەخشێنین بەسەر پێکاتەکانیدا. پێکاتەکانی بریتین لە 3 دانە هێلکە، نیوە پەرداخێک شەکر، نیوە پەرداخێک شیر، نیوە پەرداخێک ڕۆن، پەرداخێک ئارد، کیستێک کیک پاودر، 2 کیس وانیل، کەوچکێکی نان خواردن، پودری دارچین و 2 دانە سێوی سوور. مەرج نییە سێوەکان حتمەن سوور بن، دەکرێت سێوی زەرد یان سێوی سەوزیش بەکار بهێنین. بۆ سۆسی کارامێلەکەشی نیوە پەرداخێک شەکر یان ئەگەریش پێتان خۆشە کارامێلەکەی زۆر بێ دەتوانن پەرداخێکی پڕی شەکر بۆ بەکار بهێنن. هەروەها لە تێکیش ڕۆنی کەرە بۆ ئەم مەبەستە بەکاردێنین. ئێستا لە قۆناغی یەکەمدا چی دەکەین؟ من 2 سێوی سوورم بەکارهێناوە، قاشم کردوون بە پێستەوە و لێتەکانیشی نەزۆر ناسکن نەزۆر ئەستورن. پێم خۆشە لە کۆتاییدا سێوەکانم جوان خۆیان بەسەر کێکەکەوە بنوێنن، واتە زۆرم لە تووکوت نەکردوون. هەر لەو قۆناغەدا پودری دارچینیشیان بەسەردا دەکەم. ئێستاش سۆسی کارامێلەکەمان ئامادە دەکەین. شەکرەکەمان دەکەینە نێو تاوەکەوە و لەسەر ئاگرێکی مامناوەند. لەم قۆناغەدا نابێ پەلە بکەین، نابێ لێکی بدەین، نابێ لێشی بێخەم بین. کاتێک شەکرەکە تواوە و ڕەنگی گۆڕا، لە تێکی بچووک کەرەی پێوە زیاد دەکەین، واتە ڕۆنی کەرە و خولێکی پێدەدەین. دواتر لەسەر ئاگرەکەی لا دەبین. جا ئێستاش هەر وەکو لە ڤیدیۆکەدا دەبینن سۆسەکەمان زۆر بە ئەسپایی هەر بە دەستکی تاوەکە دەیسوڕن و خولی پێدەدەین. نابێ بێڵین کە زۆر بمێنێتەوە ڕەنگی یا تامی تاڵ بێ، ئەگەریش کەم بمێنێتەوە کە ناتوێتەوە. بۆیە ئێمە دەبێ هەر بەجێی نەهێڵین، دەبێت لە پەنای ڕاوەستین لە پەناغازەکە زۆر بە ئەسپایی و بە هێواشی بە سەبری. لێرە پەڵەو هەڵا نابێ بەکاربێنینەوە. کەیکە دەتوانین نێوی لێ بنین کەیکی سەبر، چونکەینە سەبرێکی یەکجار زۆری دەوێ. دواتر کە زانیمان بەو قۆناغە گەیشتووە، واتە کە جوان ڕوون بووەوە و شل بووەوە، ئێمە دەتوانین ئەو لەتە ڕۆنەکەرەیەشی پێوە ئیزافە بکەین. هەر وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کە ڕۆنەکەرەکەمان پێوە ئیزافە کرد، خولێکی پێدەدەین و پێکەوە جوان بە ئەسپایی تێکەڵی دەکەین، زەمانی پێدەدەین، پەلەی لێ ناکەین. جا ئەوجار دەگاتە مەرحەلەی ئەوەی کە سۆسە کارامێلەکەمان بەکاربێنین. خۆشەویستان، ئەو سۆسە لە کۆتاییدا بەڕاستی ڕەنگوڕوویەکی زۆر جوان و سەرنجڕاکێش بە کەیکەکەمان دەبەخشێ. هەر وەکو دەبینین ڕۆنەکەشمان لێ زیاد کرد و هەروە بە ئارامی بە دەستکی تاوەکە، واتە جارێ ئێستا من کەوچکیشم لێ نەداوە، هیچم بەکار نێناوە. دەتوانین لەم قۆناغەدا ئەگەر پێمان خۆش بێ کەوچکێک بێنین، هەرچێکی هەر کەرەسەیەکی کە بەردەستمانە پێکەوە جوان بەو شێوەیە تێکەڵی کەین. یعنی ئەویش هەر پەلەی لێ ناکەین. دەبینین کە چەندە جوان خەریکە ڕەنگی یەکتر دەگرن و ڕەنگێکی کارامێلی و زەرد پێکەوە تێکەڵ بووە، ڕەنگی ڕۆنەکەرەکە، ڕۆنی کەرەی پێ دەڵێن ئێمە. دواتر ئەوە جوان کە تێکەڵمان کرد و دڵنیا بووین کە هیچ گرێوگۆڵێکی نەما شەکرەکە، چونکینە ئەگەر جوانی نەتاوێنیەوە ڕەنگە گرێوگۆڵی تێدا بێ. ئەو گرێوگۆڵە نابێ بخەینە سەر ڕووکەشی سێوەکان، چونکینە جوان نابێ، لە کۆتاییدا بەرددان دەکەوێت. ئەگەر گرێوگۆڵێکیشی تێدا بوو ئەو گرێوگۆڵە جیا بکەنەوە،
جای بکەنەوە و سۆسێکی زۆر جوان و یەکدەست بەو جۆرەی کە دەبینن دەیهێنین بە ئارامی بەسەر سێوەکانمانی دادەکەین. نابێ سێوەکانمان بخوسێنێ باتە لە کارامێلدا بیخوسێنین، تەنیا ڕووکێشێکی خۆش ڕەنگ و ڕوومان دەوێت کە لە کۆتاییدا سەرنجی هەمووان بۆ لای خۆی ڕابکێشێ. بۆ ئەوەی کە تامێکی پارێزراویشی هەبێ ئەو دارچینەی کە پێماندا کردو بەسەر سێوەکاندا تامێکی خۆش دەبەخشێت لەو مابینەدا لە مابینی لە بینی سۆسەکە و سێوەکاندا ئەو پودری دارچینە زۆر زۆر جێگای خۆی دەکاتەوە و سەرنج ڕاکێش و خۆشبۆن و خۆشتام دەبێت لە کۆتاییدا. بەڵێ خۆشەویستان، لە قۆناغی دواتردا ئێمە هەویرەکەمان ئامادە دەکەین کە بۆ هەویرەکەشمان سەرەتا 3 هێلکە و شەکر و وانیل هاوکات تێکەڵ دەکەین و دەیخەینە نێو کەرەستەکەمانەوە. دەتوانن ئەگەر کەرەستەیەکی تایبەتتان ئامێرێکی تایبەتتانە دەتوانن هەر بە دەستیش لێکی دەن، هیچ مشکلەیەکی نییە. ئێمە جا ئەگە میکسێرمان هەیە بە میکسێر یا وەسیلەی دەستی فەڕەناکە تێکەوە تێکەڵیان دەکەین و بە جوانی لێکیان دەدەین. واتە وانیل، هێلکە و شەکرەکەمان دەکەینە نێو ئامێرەکەەوە و بە هێواشی لێکیان دەدەین تا ئەوەی کە ڕەنگێکی ڕوون و شەفاف و ڕوون بەخۆیەوە بگرێ. جا کاتێک کە جوان لێکماندا و هەستمان پێکرد کە لێک درەوە، ئێمە لەو قۆناغەدا دێنین شیر و ڕۆنەکەی لێ زیاد دەکەین. ڕۆن لەم قۆناغەدا ئەرکی زۆر زۆر تایبەت و سەرەکی هەیە، چونکینا دەبێتە هۆکاری ئەوەی کە کەیکەکەت نەرم و جوان بێ، واتە کەیکێکی پەنبەیی و نەرم و خۆشبافت بێ. ئەگەر ڕۆنمان نەبێت تەبعاً کەیکەکەمان بیشک و ناخۆش و ڕق دەردەچێ. دواتر کە شیر و ببورن شیر و ڕۆنەکەمان لێ زیاد کرد، لی دەگەڕین بە ئارامی بە هێواشی لێک درێن، یعنی زۆریشی ماوە ناوێ، هەر زۆر ماوەیەکی کورتی دەوێ. جا دواتر دێنین ئاردەکەمان و کیک پاودەرەکەمان کە پێشتر 3 جارمان دابێشتووە هاوڕێیان، ئەوە زۆر نوکتەیەکی مهمە سەرنجڕاکێشە. دێنین بە ئەسپایی ئاردەکەشمانی لێ زیاد دەکەین بە مەوادەکەی دیکەمان بە پێکاتە هەویرەکەمان بە سووکی لێکی دەدەین. لەوەشدا بۆ زیادکردنی ئاردەکە لە 3 قۆناغدا زیادی دەکەین، یعنی یەکسەرە هەموو ئاردەکەی بە یەکەوە تێناکەین، دەبێت لە 3 قۆناغدا بێ. وردە و بە تەدریج ئاردەکەی پێوە ئیزافە دەکەین و بە هێواشی لێکی دەدەین تا هەویرێکی یەکدەست و خۆش فۆرم پەیدا دەکەین و ئامادە دەکەین. ئازیزان، لە کۆتاییدا کە هەویرەکەمان ئامادە کرد، دێنین ئەوجار بە ئارامی دەیکەین بەسەر سێوەکان و کارامێلەکەماندا بەبێ پەلە و ئاڵۆزی. ئەو کەیکە وەکو پێشتر کوتم کەیکی سەبر و تاقەتە، نەک کەیکی پەلە و هەڵە. قەلبەکەمان ئەو جار کە جوان هەویرەکەمان بەسەر سێوەکانماندا کرد، قەلبەکەمان دەکچێتە قۆناغی ئەوەی کە بیخەینە نێو فێڕەوە. ئەویش لە فێڕێکی کە لە پێشدا گەرم کراو کە تقریباً 170 تا 180 دەرەجە، ماوەی مانەوەکەشی 40 تا 45 خولەکێک تەواوە. هەڵبەت جۆری فڕەکانیش دەور دەبینێ، ڕەنگە کەمتر یا زیاتری پێویست بێ. 1-2 جاریش قەلبەکەمان دەکێشین بە میزەکەدا بە هەردوو دەست بۆ ئەوەی کە ئەو تۆقلانە هەواکەی ئازاد بێ و ئەو وردە تۆقلانەی کە دەیبینن لە تەسویرەکەدا دێنە دەرێ و کەیکەکەتان هەواکەی دەردەچێ زۆرتر جوان دەبێ و خۆ دەردەخا. دواتر کە دەیخەینە نێو فڕەوە و لە کۆتاییشدا دواتریش بۆ ماوەی 40-45 دقە دەیخەینە فێڕەوە. ڕێیان کاتێککە کەیکەکەمان ئامادە بوو، لی دەگەڕین چەند خولێک سابێتەوە. اینجا لە قالبەکەی دێنینە دەرێ و بە هێواشی سەرەکەی کاغەزەکەی لەسەر لا دەبین. دیارە منە و کەیکەم ئاوەژوو کردوێتەوە، ئەوە دیوی پشتەوەیەتی کە دەبێتە دیوی سەرەوەی، دەبێتە ڕووکاری سەرەوەی. و کە هێنامانە دەرێ
جا ئەو جار بە جوانی سێوەکان و دارچین و کارامێلەکە خۆیان لەسەر کەیکەکەمان دەنوێنن. کەیکێکی سادە و تایبەت و بەردەستە بۆ ئەو ڕۆژانەی کە پێویست ناکە هەموو شتێک پرفێکت بێ و تایبەت بێ. تەنیا دەتوانین بەو کەرەسانێکە لە بەردەستمانە ئەو کەیکە جوان و خۆشڕەنگ و خۆشبافتەمان هەبێ و چێژ و کات و ساتی لێوەرگرین. خۆشەویستانم، هیوادارم کە ئێوەش ئەو کەیکە خۆشە ئامادە بکەن و لە ماڵێ لەگەڵ کۆڕی خێزان خاو خێزان داینێن و چێژ و تایبەتی لێ ببن. ئەمنیش ئێستا بۆ خۆم دامناوە پێم خۆشە لەو وەرزە سڕ و ساردەی کۆتاییەکانی پاییز لەگەڵ چایەکی گەرم بەبێ ئێوە هەزار جاران ناخۆش بیخۆمەوە. هیوادارم ئێوەش دروستی بکەن و ئەگەریش هەستان لەم چەشنە ڤیدۆیانەیە پێم خۆش دەبێت کە لایکی بکەن و کاناڵەکەشمان سابسکرایب بکەن و بیر و بۆ چوونی خۆتان بۆ ئێمە بنووسن. سپاس کە لەگەڵمان بوون، زۆر زۆر سپاس. تا ڤیدۆی دواتر بە خودای میری مەزنتان دەسپێرین.